بەناوی خی گەورە میهرەبان لە هەر جگایەکن ڕێز و سڵاو و خۆشەویستیمەتان ئاراستە بێ بینەرانی بەرنامەی پەیامیتەوە کەناڵی ئاسمانی پەیام لەگەڵ کامێرەمان یاوکارە محەممەدی هیوا پەیامێکی دیگی هاوڵاتیان بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست دەگوازینەوە با ئومێدەوەی پەیامیم جارەشمان جێگەی سوود و ڕەزەمەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت بەڕێزان ئەمڕۆ باز لە کشانەوەی گۆڕان و کۆمەڵ دەکەین لە حکومەتی هەرێمی کوردستان لە هاوڵاتیان دەپرسین ڕاو بۆ چوونە چییە لەسەر کشانەوەی کۆمەڵ و گۆڕان لە حکومەتی هەرێمی کوردستان ئایا پێشنیازی چییە بۆ کۆمەڵ و گۆڕان کە لەمە دوا بیگرنە بەر بۆ ئەوەی کە ژیان و گوزەرانی خەڵک لەسەر دەستی گۆڕان و کۆمەڵدا گۆڕانکاری بەسەردا بێت لەگەڵ هاوڵاتیان ئەم بابەتە تاوتوێ دەکەین بینەر بە من بۆ گواستنەوەی پەیامەکان فەرموون. ڕاو بۆ چوونت چییە لەسەر کشانەوەی کۆمەڵ و گۆڕان لە حکومەت؟ والله ئەوە هەردووچان حیزبن ئارزوی خۆیان ئەگە بکشێنەوە یان نەکشێنوانێ دیارە لە مەسلحەتیان نیە حکومەتەکە یان حکومەتەکە لەگەڵی نییە بۆیە کشاوەتەوە ئەجنا هەردووچان حیزبێکی بەتوانان و جمهوری خۆیان کشانەوە بەلاوە چۆنە پێت باش بوو کشانەوە؟ لەم مەزعانە لەم کاتا خۆش نەبوو ئێمە حەزمان نەکرد هەر بمانایە ئەرەوڵا هەتا کاتی انتخاباتە والله ئێمە چی مەسلحەتی کورد بێ ئەومانەوێ حەزەکەین چی شتێ مەسلحەتی کوردی تایە ئەوە بێت کشاونەتەوە ئەویان ئێمە نازانین باشە یا خراپە بەس ئێمە مانەوەی هەڵبژارنێکی پاک و بێگەر بکرێ کوردستانێکی ئازاد و خەڵک هەمووی برسیەتی کاسبی نییە کار نییە ئیژ نییە هەموو ئیژ وەستاوە بەعام وەزعیکی ناخۆشە وەزعیکی نالەبارە ئیتر بەخوا لەوایان و نازان باشیان کردویان خراپیان کردووە لەوایان ناسان وڵی لەم دەقانە ئەوەیان کردە ئەوەیە کە کەرکک دراوەسە بەدەستەوە ئەو شتیان کردە زووتر ئەوە زووتر بیان کردە بەڵام دەوترێت زەرە لە نیوە گەڕێتوەەر قازانجە وڵی نیوەنی ئەمان شەر شەریکی ئەوانن هەردووچان هەرچی حیز بە لەم کوردستانە قوتی خەڵکە خۆ ئەوە ڕاستی و با خۆمان نەتزیینەوە بینە بەر چاوی کامێراگان خۆمان فەقیرکەین و ئێمە لایەنیەوە بگرین و لایەنیەوە بگرین ئەوە ڕاستیەکە لێرەدا نابمە محامی کۆمەڵ و گۆڕان بەڵام بە ویژدانەوە قسە بکەین کۆمەڵ و گۆڕان چیان بەدەست بووە چ دەهاتێکە بەرە سابۆتاک و وەکو یەکێتی و پارتی حسایانەوە بکرێت وڵی هەر هەمویان یەک شتیان بەدەست بوو ئەگەر ئەوان ڕاستیان کردە بەشداریان لە حکومەتان ناگی ئەگەر لێکم جا لەگەڵ میلەتی خۆیانە ڕاستیان کردە بەشداری لەگەڵ حکومەتیان ناکرد بڕارێکی زۆر باشیانە بەدڵم بوو هەرچەنە درەنیش بوو بۆ ئەو بڕیارە بەڵام تا ڕادێ کاریگەریە بێشتێکی زۆر باشیان کردو لەگەڵ ئەوە دەکە کشاونەتەوە بەڵە لەگەڵیان ناوای بچونای حکومەت چونکەوان مێژووی تاڵیان هەیە زۆر لێمە باشترە و کەسان ناناسن کە لە حکومەتان و کەسانی خاوەندە سەڵاتن بەشداری حکومەتیان نەکردا لەسەرتەوە زۆر غەڵەت بوو خەڵکیشیان زۆر لە خۆیان کرد چیان کردایە هەرۆ پیزۆن بۆیانە زۆر باشتر بوو ینی بات ناتەوە ناو خەڵک ڕابۆچوونی خەڵک قسەی دڵی خەڵک نەگو چوناتە حکوومەت ئێستا خەڵکیش وەکوانس بە چاکی تر بە چاکی وەکو ئەوان سێری ئەمانەکە ڕابۆ چوونت چێ لەسەر کشانەوەی کۆمەڵ و گۆڕان لە حکومەت وەڵای شتێکی باشیان کرد زۆرم پێخۆش بوو چونکە ئەم دوو حیزبە هیچ شتێ بۆ کەس ناکەن شتێکی باشیان کرد ئەرە وەڵای شتێکی باشیان ئەوان لە حکومەتدا من لە حکومەتدا هیچ دەورێکیان نییە ئەمە هاتوونەتە ناو جەماوەری خۆیان پێم باشەوە کە کشاونەتەوە لەگەڵ ڕای میلەت بن چونکە بەڕاستی میلەت لەو پەڕی نەهامەتی ئاژی زروپی خەڵک زۆر خراپە ئەگەر بکرێوانیش هەر قسە و بەیان نامە نەبێت بەڕاستی خەڵک بێزار بووە لە قسە و بەیان نامە تر کاتی کردەوە هەڵوێستا لەگەڵ ئەوە کشاونەتەوە شتێکی باشە بۆە زووتریش وایە وڵی ئەوەیە گۆڕان و کۆمەڵ زۆرتر بکشانایەتەوە لە حکومەت ئێستا بەڕاستی تازە درەنگە بۆ کشانەوەی ئەوان جا بە تایبەتی گۆڕان و کۆمەڵش بە تەنیا دەوری شیوای نییە
ئەگەر حیزبەکانی کەی لەگەڵ نەوێ وەکو یەکگرتوو وەکوانێکی کە ئەندامیان هەیە لە پەرلەمان ئەنی بەڕاستی ئەگەر نیوە زیاتر پێکنێنن بۆ کشانەوە و هەڵۆشانەی حکومت زۆر دەورێکی وای نییە بەڵامە چۆنێک وێر باشتر لەوەی کە بمێنەوە ناو حکومەتە شانەکەت بەلاوە چۆن باش بوو بەلامەوە زۆر باشە وایە زووتر بکشانایەتەوە وڵا ئیشێ باشتان کرد بەس سەد مخابن زوو دەستام کێشایەتەوە لەم حکومەتە گەندەڵە زوو دەسام کشانێتەوە بۆچی وڵا بۆچی ئیتر هەموو ئاشکرایە ڕوون و وازەحە چەند ساڵە ئەم میلەتە نەوت و قوتەکەی دوو حیزبی دەسەڵاتەی بە فەقیر و هەژار باجەکەیە وەڵاهی ڕاوەچنم بە خراپی نازانم حەزەکەم کشاونەتە و یارمەتی میلەت بوون ئێتە خەڵک فەقیرە و لێ قەوما و برسیە و ئەگەر یارمەتی خەڵک بوون شتێکی باش شانەوەکان بە باشە زانی بە باشێزانم وەڵی شتێکی باشە حکومەتدا کشاوەتەوە ئەو گەنجە قساگەم شتێکی باشیان کردو تۆ لەگەڵ کشانەوەی ئەوەدا بووی کە حکومەتدا جیابەوە بەڵێ وەکو گەنجە پێشنیازی چییە بۆ کۆمەڵ و گۆڕانبەوەی کە ئیتر کارێکی وا بکەن کە میلەت لەم نەهامەتیە دەرکەن و ژیانی خەڵک بەرەو خۆشگوزەرانی بەرن حەزەکەمەوە گەنجە جیابنەوە لەم حکومەتە ئیش شتێکی تازە بکەن بۆ ئیش بۆ گەنج بکەن ئایا پێشنیازی چییە بۆ کۆمەڵ و گۆڕان کە لەمە دوا بیگرنە بەر بۆ ئەوەی کە ژیان و گوزەرانی خەڵک لەسەر دەستی گۆڕان و کۆمەڵدا گۆڕانکاری بەسەردا بێت وڵی هیوادارم ئەگان لە وەزعی شارەکە بێ و نێڵن ئەم بەزم و ڕزم و مشکلێ ئەج ناخۆ تزاورە بیکەوە لە هەموو عالەما کراوە لە هەموو دنیا کراوە بەڵام بە شتێکی ڕێک و پێک و بە شتێکی جوان نەک ئاوە بەم نوعیکەوە ماڵی خەڵک وێران بێ خەڵک جادە بسویتەوە جادە وێرانکەن و پەلاماریشتی ئەم لا ئەولا بەن و شتێکی باش نیە وەڵی پێشنیازم بۆیان هەیە ئەو حیزبانی کەوا بەڕاستی لەگەڵ میلەتان هەمویان یەک بەرەپێک بێنن بە یەک لیست لە هەڵبژاردننی داهاتوە دابەزن بۆ ئەوەی دەنگێکی زۆر بێن و بتوانن شتێ بکەن لە کوردستانە چی باشە یعنی ئەبێ ئەم حیزبانە ئیتر بە خۆیان نابچنەوە ئەم سێ حیزبە خاڵسەن ئەم دوو حیزبە ئیسلامیە لەگەڵ گۆڕانە بە یەک لیست دابەزن وەکو برادەرەوتی لەبەرەوەی ئەم حیزبانە تا سەر بۆیان نەچێت دەسەر وای من پێشنیازم ئەوەیە بۆیان یارمەتی میلەت بن یارمەتی ئەو خەڵکە بن خەڵگەهان بن تونند و تیژی نەکەن حکوومەتێکی ئارام هەڵبژارنێکی پاک و بێگەر بکرێ و کێ دەرچوو پیرۆزی بێ وەڵای پێشنازم ئەوەیە حەت چەنێ لە دەسەڵاتیانە یارمەتی خەڵک بوون خەڵک فەقیرە بێدەسەڵاتە خەڵک برسیە ئیتر حەچەنێ یارمەتی خەڵک بوون چاک وەڵی پێشنیاری من چی هەمویان یەک بەرنامەیانە هەر هەمویان چاگەوەی هەر هەمویان دەرگی هەر پێنجە هەر پێنج حیزبەکە لە کوردستان بڕۆن باشترە بۆ گەنجی ئەم سەردەمە چکە هەمویان یەک عەقڵەت و یەک بیریانەیە هەر هەمویان بە قسەی زلی سەر تەلەڤیزیۆن نابێ هەر هەمویان یەک عەقڵەتیانەیە هەر پێنج حیزبەکە پێشنیاز بێنە بەرێگەلەوە بێنە ناو خۆپشاندانەکان پێشڕەوی خۆپشاندانکەن و تاگو ئەم دەسەڵاتە حکوومەتە نەمێنێ لەسەر حکم و حکوومەتێکی تازە پێک بێرێت ئەگەر ئەوان لەگەڵ خەڵکان بابێن وەکو خەڵک بێنە سەر جادە بزانام ئەتوانن یەن پێشڕەوی خەڵەکان پێشڕەوی خەڵەکەن ئەگەر ئەوان بوا بکەن میلەت نەک لە سلەیمانی و بڵێ لە چواردەوری مەحافزی سلەیمانی لە هەموو سەرتاسەری هەرێمی کوردستان هەموویەتە سەرجادە دڵنیا بە بەس ئەوان لەگەڵ ئێمە بێنە سەرجادە و لەگەڵ خەڵک تێکەڵ بن زۆر دڵنیا بە ئەم حکوومەتە ژەڕوخێ زۆر بە ئاسانی بەڵام من کوا سەرکردێکمانەت و سەرجادە لەگەڵمانە کەسێکە بینیەوە لە دەسەڵاتدارەکان بێتە سەرجادە لەگەڵمان هەمووی دانیشە لە تەلەڤیزیۆن و لە ماڵەوە قسەی زلەکە لەگەڵ ڕێزم وەڵی ترە ئەبێ هەرچی ئیشی باش هەیە بیکەن بۆ خەڵکەکە دوایەوە ئەمانە ئەبێ لە محاولە بکەن ئەم حکومەتە پەک بخەن نێڵنی شوکاریان بڕوا بەڕێەوە بە هیچ شێوەیە خەڵکێتر ناڵم لە قسە بێزار بووە خزمەت کردەوە خزمەتە تۆ هەڵوێستیەوە هەبێ بکەویتە خۆت بەڕاستی خەڵک بێزار بووە یعنی پێم باشێتر کاتی بەیان نامە نەماوە هەتا ئێرە ڕابۆ چوونەکانی هاوڵاتیان بەو جۆرەیە زۆربەیان دەستخۆشی لە کۆمەڵ و گۆڕانەکەن کە لەم حکومەتە کشاونەتەوە کە لەوەی کە دەبوو زووتریش بکشانایەتەوە بەڵام کە ئێستا کشاونەتەوە ئیشێکی باشیان کردە بۆی چیتر لەم حکومەتەدا بەشدا بن کە حکومەتێک لێوان لێوە لە گەندەڵی و حکومەتێک سەراپای پڕەتی لە نەهامەتی بۆ ئەم میلەتە بۆیە هەوڵەتیان پیان وایە دەبوو زووتر بکشانایەتەوە بەڵام کە ئێستش کشاونەتەوە وەکو پەندە کوردەکە دەڵێ زەرە لە نیوەی بگەڕێتەوە هەر قازانجام
و هەندێک بۆچوونی دیگەشەیە پێیان وایە دەبوو کۆمەڵ و گۆڕان هەر لە سەرەتاوە نەچوونەتە نێو حکومەتەوە شارێکی مەدەنیانە بکردایە هەر ئۆپۆزیۆن بوونایە بۆی کە زیاتر فشاریان لەسەر حکومەتە دروست کردایەت بۆیە داواکارن لە کۆمەڵ و گۆڕانیش لە ئێستاوە هەوڵ بدەن خزمەتی ئەم میلەتە بکەن ئەم میلەتە لە نەهامەتی و لەو قات و قڕێ کە میلەتی تێکەوتووە دەریان بێنن و هاوڵاتێکیش پێی وابوو پێویستە کۆمەڵ و گۆڕان بێنە سەر شەقامەکان لەگەڵ هاوڵاتیانە بەشداری بکەن بۆ ئەوەی میلەتیان لەگەڵا بێت بۆ ئەوەی میلەت پشتیوانێکی تەواوی لێ بکات ناکرێ هەر لەسەر شاشەکانەوە قسە و بەیاننامە بڵاو بکەنەوە بەڵکو دەوێت بێنە ناو خەڵکەوە پشتیوانی و پێشڕەوێتی خەڵک بکەن تاکو ئەم حکومەتە شکست خواردەوە کۆتایی پێبێت و حکومەتێکی ڕزگاری نیشتیمانی بێتە ئاراوە و خزمەت بە میلەتە بکات ئێمە زیاتر بەردەوام دەبین با بزانین هاوڵاتیان سەبارەت بە کشانەوەی کۆمەڵ و گۆڕان چی کەمان پێ دەڵێن و پێش نیازێکیان بۆ دەکەن لەگەڵمانە بن زیاتر بەردەوام دەبین فەرمون. ڕابۆ چوونت چێ لەسەر کشانەوەی کۆمەڵ گۆڕان لەم حکومەتە؟ ڕای من بەڕێی من ئیشێکی زۆر باشیان کردو ئیشێکی چاکیان کردو لە کاتێکە هاتوونەتە دەرەوەکە حکومەتە حکومەتێکی شکست خواردووە حکومەتێکە بە گەورە و بچووکی ئەم وڵاتەوە ئەوەی مەسلحەتی نەبێ لەگەڵیانە بێزارە لێە شێکی باشە بڕۆیتەوە زۆر زۆریش باشە ئیشێکی زۆر زۆر باشە کاکەمە حکومەت نییە ئەمەکەی حکومەتە حکومەتێ هێزی پێشمەرگە من دوێنێ چوومەتە بەردەگی سەرا لە باتی بیبا بۆ لای دووسخورمات و کەرکک و ئەو ناوچە دابڕێنەرەوە کەچی سەیرەکەی هێنایەتی لە سەرای ئازادی لەوێ خڕی کردووە و ئەو خەڵکەی بێتاقەت کردووە خەڵکەی بێزار کردووە چۆن نەبێوارێ ئەوی هێستا بۆ بەرگریە لە من و تۆوانە بۆ داپلۆسینی ئەمە نییە بەڕێسم کشانەوەی کۆمەڵ و گۆڕانە بەلاوە چۆن ئیشێکی باشیان کرد لە حکومەت کشانەوە لەگەڵەوە دای باڵێ وڵی کشانەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی لەم سەردەمەدا هەڵبەتە ئەبێ لەخوام پرسیم بزانین یەتیان چی بۆ بەسمە بەسیکەوە بەڵام ئەگە بە مەبەستی چاکسازی و کارسازی بێت و بە کشانەی ئەوان چاکسازی و کارسازی لەم وڵاتە ئاکرێت ئەڵێن کارێکی باشە وەگەر ئەزانن بە کشانەی ئەوان لەم دەسەڵاتەیە لەم حکومەتە چاکسازی لە پێشترا کرا درەنگ کەوتن ئەوان درەنگ کەوتن و من لەم کاتەدا وا ئەزانم من خۆم ئەزانم لەم کاتەدا کە ئەوان کشانەوەتۆ دەسەڵات و حکومەت هەرێمی کوردستان پێم وانە هیچ چاکسازیێک دروست ببێت بەڵام من وای بۆ ئەچم سمعەتەن بۆ خۆیان باش بێت باش بوو بۆ خۆیان باش بێت دووشە دەکەین یەکەمیان نەڵێم هاتوونەتە ڕیزی میلەتەوە بۆ خۆیان باشە دووەمی شاڵم ئەگەر بۆەوە هاتبێتن و لە ڕیزی میلەت شانە بن نەتوانین هیچکان لەگە میلەتە ئیشێکی باشیان نەکردەوە لەبەرەوەی ئەوەی نەماوە حکومەت ئەوە زووتر ئەمەیان کردیان نەکەستا وەڵی کشانەوەیان بێئیستیفادە بوو واو کاتە بکشانیانکەوە زیرەکانیان دەرکرا یا و کاتە بکشانایەتەوە کەوا پێویست بوو بەزێزا کشانەوەیان بۆ تەنها بۆ ئەوەیەکەوە دەنگی جەماوەەر بەدەستبێن دەڵێ زەرەر لە دیوە بگەڕێتەوە قازانج ئەوە زەرەر نییە تۆ لە سێمانگا کشانەوەی ئیسیفادەی نییە 3 ساڵە دەرکراوی لە حکوومەتە و 3 ساڵە پێیەکە لەناو ئۆپۆزیسیۆنە پێکە لەناو حکوومەتایجی ئیسیفادەی نییە یا بێ ئۆپۆزیسیۆنی حەقیقی بی یا بێ لە ناو دەسەڵاتابی کۆمەڵ و بۆی نییە ڕەخنە بگرێت لە کاتێکا خۆی بەشێ بێ لەو حکوومەتە بەڵام خۆ کۆمەڵ و گۆڕان بەڵێنان ناوە بە یەکێتی و پارتی ئەگەر هەر گەندەڵیە کرا ئەوەندە سۆشی لەکەن عقدیوان لەگەڵان نەکردوون سوورن لەسەرەوە کەوا ئەمە 26 ساڵە گەندەڵی هەیە
بەڵام بۆ بەشداریەکەن ئەیان توانی لە ئۆپۆزیسیۆنە بمێن و ئیسیفادەیان هەبێت بەس من قەنەعەتم وایە کشانەوەیان تەنها بۆ بەدەستێنانی دەنگی جەماوەرە وەڵی دەستیان خۆش بێت کارێکی باشیان کرد بەڕێ من دەبوو زووتر کشابانەوە نەک لەو کاتەیە دەبوو هەر زووتر هاتپانە گەڵ ئەو هاوڵاتیانە ینی بەڕێ من کارێکی باشیان کردەوە وەڵایی ماڵین دەستیان خۆش بێت چکە بەڕاستی هیچ شتێ وە کەس ناکەن ئەمانە ینی بەڕاستی دەستیان خسۆ دەبینە خاخی خەڵک ینی معاش بە کەس نادەن ینی خێر و بێری وڵاتە بن بۆ خۆیان ئەو حساب بۆ کەس ناکەن ئەمانە بەڕاستی دوو حیزبن خێروێری وڵاتە بەس بۆ ئەوانە تۆ لەگەڵەوە دەگەکشانت لەگەڵەوەم لە ساسەوە دەستیان خۆش بێت وەڵاهی وەکو ڕای خۆم لە ئیسیا شتێکی باشە بەس بە مەرجێک بێنە پاڵتەنگی شەقام هەتا بۆی خەڵک لەم ڕەزالەتی و نەهامەتیە نەجاتی بێ ئەوانش پشتیوانی خەڵک بکەن شتێکی باشە باشە لە ئێستاکە کشاونەتەوە ئێستا شەر باشە بەس پێشتیش ئەوە کشانەتەوە لەبەر خارتی ئەم میلەتە بۆی لەوە زیاتر ڕەنجەڕۆ و ناومێت نەبێ چونکە بەڕاستی خەڵک ژیانێکی ناڕەحەت بەسەرە بە زۆر بێزارە خۆی شتەیە گەدیشەکە بۆ چان نەکرێ بەشداری نەکەی باشترە ئەوان چونکە هەرچیان و تۆ بە قسەیان نەگرون هەرچی چاکسازیگەن داناوە ئەوان گوێیان بۆ نەگرتون ئیتر لە حکومەتە بێنە بێ دەوری چیە بێ بەس تەنها ئەو خەڵکە ڕخنەی لێگرە و تاوانباری بۆ مێنێتەوە ئەوە نەی من بزانم وڵای کارێکی باشیان نەکرد بۆ هیچ باش نەکرد یان یەکەم جار نەچۆناتە حکومەتیان نەشکشانانە دەرەوە هەراوە بەردەوام بوونە بەردەوام بوونە باشتر پێم بڵێ پێشنیازی چێ بۆ کۆمەڵ و گۆڕان بۆی کە ئەم میلەتە لەم نەهامەتێ دەرکەن وەڵای هیچ پێشنیازەکەی بێنەوە بۆ ئۆپۆزیسیۆن ئۆپۆزیسیۆن هەمووی باشترە ئەگەر ئۆپۆزیسیۆن بن پێ دوایە خزمەتی میلەتکەن تابان باڵێ ئۆپۆزیسیۆنەکە هەمووی باشترە وەڵاوکو عەزم بدی ئەوان خەڵکی سیاسین هەبەتە خوان زیاتر ئەزانن بە ئەم خەڵکە پێویستی بە چییە ئەوەی کە خزمەتگوزاری خەڵک بێ و پێویستیاتی خەڵکی بێت هەوڵ بدرێت بۆ چاکسازی و خۆشگوزەرانی خەڵکی پێم وایە کارێکی باشە بکرێت هەر کەسێ بیکات هیچم لێ نبینم تا ئێستا شتێکی باش بێت کە بۆ میلەت بکن گونجا بێت یانە ئەوان لەبەر سێنیشاو چ لە حکومەتی شتێکی وایان نەکردووە کە پیانەوە دیار بێت ئەوان لەبەر میلەت کشاونەتەوە باشە بەڵام پێم بڵێ تۆ کە کشاونەتەوە پێویستە چی بکەن کاوان کشاونەوە لە حکومەتەوە پێویستە ئیشێ بکەن ئەو ئیشە چییە بڕایت بچنەوە بە ئۆپۆزیسیۆن و دیفاع لەم خەڵکەکەم زانە ئەم خەڵکە چیان سەجادە بەڵام بیکەن بە کردار بیکەن نەک هەر قسە بێت و لەسەر مێز دانیشم براکەمەوە ئەو دوو حیزبە هەتا بگرە بە یاگرتویشەوە هەر هەوڵیان ناوە خزمەتی میلەتکەن هیچ بەرژەوەندەیەکیان نەبووە لەم حکومەتە کوامیانمان بینیوە لە ماوەیە 8 ساڵە ببن بە هەڵتڵۆکەن شتێکیان نەبێت شتێکیان بۆ خۆیان کردبێ ئەوە زیری کشت و کاڵە هەتاکو لەیا بوو سنووقە تەماتەمانەکڕی بە 3020 کیلۆی تیا بوو سەیرەکەی شتەکان زۆر فەرقی کرد بوو نییە بە جدی و بە ڕازگۆیی کرد سەلامی وایە کاکە چوون مهندیسێکە بر بە لە ژێر دەسەڵاتی حکوومەتەوە سەیرەکەی ڕێژەیەکی زۆر عەرزە لە خۆی لۆچی عەرزی منیش بێ هینێکە بردینە کرد و پارەی لەسەر وەرەگرت و شتەکەیش نەبوو پەسان بە ڕێسە تەنانەت چەند جارێکیش خۆی چووە بۆ بەیتەکان بۆ شتەکان سەردانی کە تۆ بزانێت شتەکە وایە هەتا و داهاتە زۆرە خڕبوو کەوتە بازارەوە و بەشی چواردەورەکەیشی کرد و لێشمان زیاو زۆر باشە پێشنیازە چێ بۆیان پێشنیازم ئەوە ئیشەڵا دوای ئەم مینە دەسەڵات بگرنە دەست و ئاوا بە دڵسۆزی بیکەن هەموو شتەکانی تر وەک نەوت و گاز و بەنزین و بۆک و هەرچی شتەیە ئاوا زۆر ببێت و ئێمەشی سفادەی لێ بکەین و دەستخۆشیان لێ بکەین پێشنیازم ئەوەیە ئەگەر ئەوانیانەوە دیموکراسیەت بەرقەرار بێ و دەساودەستی دەسەڵات بێ لە هەموو شوێنەکە با لە ناو خۆیانەوە دەست پێ بکەن بۆ نمونە 20 دانە ساڵە ئەمیری کۆمەڵ بەڕێز مامۆستا عەلی باپیر لێپرسراوی کۆمەڵی ئیسلامیە ساڵ نییە بایتر 20 ساڵ نییە بەڵام بۆ بە نمونە 20 ساڵ ئەزانم ئەو کاتە لێپرساوی مەکتەب ڕێخستن بوو هەر من ئەزانم ئەو کاتە ئەو بەرپرسی دووەم بوو لە ناو بزوتنەوەی ئیسلامیە بەڵام ئەوان باجارە پێش هەموو شتێ بۆ دەساودەستکردنی دەسەڵات مامۆستا عەلی باپیر لابن لە ناو خۆیانە ئەو کاتە داوای لابردنی دەسەڵات کرد بۆ نموو ئەوەی کە خزمەتی میلەتکەن پێشنیازە چییە بۆیان وەڵا پێشنیازمەوەیە یا لە ئۆپۆزیسیۆنا بمێنەوە یا بس لە ناو حکوومەت بەو شەل سەقەتیە بڕوات وەڵای پێشنیازمەوەی هەر هەموو کات لەگەڵ خەڵکی کەم دەرامەت و خەڵکی چەساوە بێ ینی
کارێک بکەم بۆ خەڵکی هەژار و فەقیر بۆی هەمیشە سەرکەوە نیشەڵە والله هیواداری معارزەیەکی باش بن يعني معارزەی بن ئیش بۆ خەڵک بکەن يعني خەڵک ئومێدێکی بەڕاستی پیانە ئومێدی خێر ئینشەڵا حەلا لە ئاسی ئەو ئومێدەی خەڵکا بن و بتوانن ئیش بۆ خەڵک بکەن و يعني خەڵک هەر ئەویان لە چاوەڕێگا بەڕاستی وڵای پێشنیازی من ئەوەیە کێنە پاڵشەقام کارێک نەکەن ئەم میلەتە خۆی زەرەرگا هەوڵ بن ئیشاڵا بە ئیزنی خوا بە هەچ ڕێژی ئاشتی و لەسەر خۆ ئارامی بتوانن تۆزێ وا لە دەسەڵات بکەن گوێ لەم خەڵکە برێ بۆی لەم ڕەزالەتە نەجاتی ببێ ئاژین ئەگە هەر خەریکی ئەم سووتاندن و کوڕی خەڵک بەکوش بردرێ و خەڵک برینار بکرێ و هەمووی هە کوڕی فەقیرە کەسی تریتیان نییە ئیتر بەهێزی ناوخۆ بێ بە خۆپشاندەر بێ هەمووی هەر فەقیرە بەخوا چونکە ئەمانە هیچیان تاوانیان نییە ئەمان بە ئەمرەوەکەن خەڵکەکەش لە بێپارەیی و لە ناڕەحەتی ژیانیە ئەوواکە پەنا بەخوا ئیشاڵڵا باش بێت و ئەم دەسەڵاتدارانەش گوێ بگرن و تۆزێ بە خۆیان نابچنەوە ئیشاڵڵا ئیشێکی باشیان کردووە پێم بڵێ ڕاو پێشنازە چییە بۆ کۆمەڵ و گۆڕان بۆی کە ئەم میلەتە لەم نەهامەتی ڕزگارکەن هیوادارم لەگەڵ هاوڵاتیانە یەک بن و بەبێت جیاوازی هەرەوەندە باڵێ ڕووکردنەوەی ترێ نییە ناوەڵا فەر سەرچاو بەخێر بێت وەڵڵاهی ئەگەر هەچ کەسێ بوو بە بەرپرس و خی گەورە دەسڵاتێکی دایە لە خزمەتی میلەتا بوو ئەوە چاکە سەربەرزی دنیا و دوا ڕۆژەیە ئەگەر بێت و بەس بۆ گیرفانپەرکردن و بۆ خۆی بێ و هەوڵ بۆ کەس و کار و دۆستی بدا ئەوە ماڵوێرانی هەردوو دنیاە پێشنازە چێ بە کۆمەڵ و گۆڕان بۆی خزمەتی ئەم میلەتە بکەن بێت جیاوازی وڵی خۆی وەختی خزمەتی بێگرێتەوە لە حکومەتدا بێ ئیناگەر ئۆپۆسیۆن خزمەتی چۆن بێگرێ ئەو لە حکومەتیشا بۆ گوێی بۆ نەگیراوە ئێتەگەر لە دەرەوە بێ هەرمە ڕەخنە بگرێ و بەخسیشی نەگرێ هیچ چی بکەن واللهی بڵێم چی ئەوە خۆیان سیاسەتمەدانە خۆیان باشتر زان چی بکە ناچی نەگەن خۆی وەختێک کە تۆ دەسەڵاتت بۆشتی بۆگرێت کە دەسەڵاتی نەبوو لە دەرەوەی حکومەت بی ناو حکومەت بی بە چیە گەنجێ پێم بڵێ پێشنازی چێ بۆ کۆمەڵ و گۆڕان بۆی کە خزمەتیان خەڵکە بکەنەوە خەڵکە لەم نەهامەتێ دەرکەن هیچ شتێکم نەبووە هیچ شتێکم نەبووە بۆ بڵێم چی هیچ داواکارێکە لێیان نییە هیچ داواکارێک نەش حکومەتێ نییە هاوڵاتیان هیواخوازن کۆمەڵ و گۆڕان کە لە حکومەت هاتوونەتە دەرەوە بە کردار بیسەلمێنن کە لە بەرەی خەڵکن و کە پێشەوایەتی خەڵک ئەکەن و کە دەیانەوێت ژیان و گوزەرانی خەڵک بەرەو خۆشی بەرن و لەم نەهامەتی و چەقبەستویە دەری بێنن زۆربەی ڕابۆچوونەکان لەگەڵ ئەوەدان دەستخۆشیان هەیە بۆ کۆمەڵ و گۆڕان کە لەم حکومەتە کشاونەتەوە هەندێک کەسیش لای وایە یاخود بۆ چوونەکانی وایە تەنانەت لە کۆمەڵ و گۆڕانیش ڕازی نییە چونکم پێی وایە ئەوانیش لە دەسەڵات هەبوون و هەروەکو یەکێتی و پارتی حسابیان بۆ دەکرێت بەڵام بێویژدانیە ئەگەر کۆمەڵ و گۆڕان بخرێتە ئەو ئاستی یەکەتی و پارتی چونکە هەمومان دەزانین کە یەکەتی و پارتی داهات و سامانی ئەم میلەتیان بەدەستەوە بووە بەڵام کۆمەڵ و گۆڕان داهاتی ئەمایان بەدەستەوە نەبووە و پۆستێکی ئەوەنە گەوریان بەدەستەوە نەبووە تاکو بتوان بڕیار لە چارەنووسی ئەم میلەتە بدەن بۆیە گرنگە بەڕاوبۆچوونەکانی هاوڵاتیان کە کۆمەڵ و گۆڕان بێنە ڕێزی خەڵکەوە پێشەواتی خەڵک بکەن لە خۆپیشاندانەکانە بۆی کە ئەم حکومەتە کۆتایی پێبێت و ژیانی خەڵک لەم نەهامەت و چاکبەستێ بێتە دەرەوە و هەندێک ڕابۆچوونی ژێ پیان وایە ئۆپۆزیسیۆن بوونی کۆمەڵ و گۆڕان لەوە باشترە کە لە حکومەتا بن بۆی چیتر شەریک نەبن لەم حکومەتەدا و حکومەت نەڵێ ئەوانیشمان لەگەڵا ئەمە پەیامەکانی هاوڵاتیان بوو هیواداری سوودمان گەیان دەبێت تا پەیامێکی دیکە هەموو لایەکان بەخوای گەورە سپێرین خی گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت